لە کەرکووکەوە لای سۆرانی مامەحەما ئەچمە هەولێر بۆ لای سەردەشت عوسمان. پاشان بەڕێکەوەم ئەڕۆمە گەرمیان بۆ لای کاوە گەرمیانی، لەوێوە ڕاستەوخۆ بەرەو دهۆک و بۆ لای ویداد حسەین. یەک بە یەک قەڵەمەکانیان کۆکەمەوە پرسیارێک ئاراستەی بەرپرسانەکەم، هۆکاری کوشتنی ئەمانەکیان. خۆشەویستان، لەم بەشە لە بەرنامەکە لاوژ جەوادمان لەگەڵایە. پێشەوەی کە بڕۆمە سەر پرسیارەکان بە خێراتنی هاوڕێ لاوژاکەم. هاوڕێ لاوژا بەخێر بێ بۆ ئستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتەو لە ڕێگەی سکایپەوە. زۆر سپاس هاوڕێکان، سپاس بۆ ئێوە و ڕێز و سڵامێک بۆ هاوکاران و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتەو. ڕێز و سڵامی ئێمەش بۆ تۆ هاوڕێ لاوژا. هاوڕێ لاوژا، بەداخەوە لە ڕۆژانی ڕابردوو دیسان ترۆرێکی تازەی ڕۆژنامە نووسانمان پێگەیشت، ویداد حسەین، لە درێژەی ترۆری ڕۆژنامە نووس و ڕۆشنبیران لە ژێر دەسەڵاتی حکوومەتی کوردی هەرێمی کوردستان. پێم خۆشە گزارشێک لەو ڕابطەوە ببیستم. بەڵێ وەک ئاگادارین دەزانین ڕۆژی 13/8/2016 واتە چەند ڕۆژێک پێش ئێستا لە شاری دوهۆک سعاتی پێشی دەوروبەری بەیانی نازانم بەزەبت سعات چەندە، ڕۆژنامە نووس ویداد حسێن کە ڕێپۆرتەری ڕۆژ تیڤی بووە لە دوهۆکدا دەرفێنرێت و لەلایەن کۆمەڵێک چەکدارەوە ئەفرێنرێت کاتێک کەسانێکی تر چاویان لێ بێ ئۆپرسن کە بۆ چۆیە بنۆڵێن بۆیە ئەمە بە سیارە لە مناڵێکیدا و شوێتی ڕاکردووە بۆ ئێمە ئێفێنین، بەڵام چەند سەعاتێک دوایەوە دەوری 12 نۆڕۆ بە کوژراوی تەرمەکەی بە شێوێنراوی لەسەر ڕێگەی سنە دوهۆک ئەدۆزرێتەوە. دیارە هەروەکو خۆتان ئیشارەتان پێداوە هاتنە سەرەوەی کە بە یەکەم تیرۆری ڕۆژنامە نووسان نیە لە کوردستان، بەڵام ئەمە یەکەم تیرۆری ئەحزابی ناسیۆنالیستی کورد و دەسەڵاتی کوردی نیە لە کوردستاندا. ئەوانە بە درێژایی مێژووی خۆیان هەر لە سەرەتای بوونیانەوە، هەر لە سەرەتای سەرهەڵدانیانەوە. هەندێک کەس باز دەواگەن کە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 20ەکان لە دەورانی شێخ مەحموودەوە، ئەمانە دەستیان بۆ تیرۆر و بۆ پاکتاوی ئەو کەسانە بردووە کە مخالفی سیاسی ئەوان و بەدڵی ئەوان قسە ناکەن. ئێستا بەداخەوە لە کوردستانە باسیەوە کرێت کە شەهیدی قەڵەم و ڕۆژنامە نووسی تیرۆرکرا و قەڵەمی تیرۆرکرا و ئەمانە دەکرێت، بەڵام تەنها ئەمە نییە کە ڕوەدا لە کوردستان، بەڵکو تیرۆر بەگشتی بۆتە بەشێک لە کارنامەی دەسەڵاتی ئەحزابی ناسیۆنالیستی کورد لە کوردستاندا. خەبا ئەمە لە پێش ڕاپەڕین لە دەورانی شاڕ و دەورانی شۆشی ئەیلول و لە هەموو ئەو دەورانانە گەڕین لە هینەوە دەست پێ بکەین، لەو 25 ساڵی حکومڕانیانەوە دەست پێ بکەین. ئەوانە هەر لە سەرەتای دەسەڵاتیانەوە کە هات لە ناو شار بە تیرۆر و ڕەشەکوژی ژدان دەستیان پێکرد، بە تیرۆری ڕۆژنامە نووسان و بە تیرۆری کەسانی مخالفینی سیاسی خۆیان دەستیان پێکرد. ئەمانە ئەگەر ئێمە هەر لە بادینان کە ئێوە بازدا ئەمڕۆ بادینان دەکەین کە لە دهۆکدا ڕۆژنامە نووس ویداد حسێن تیرۆر کراوە، ئەگەر ئێمە تەماشاکەین هەر لە سەرەتای ڕاپەڕینەوە یەکەم کەسەکان کە تیرۆر کران نەزیر عومەر ناسراو بە ئارام بکە کادری ڕەوتی کۆمەنیست و لە سەرەتای دامەزرانی حیزبی کۆمەنیستی کرێکاری عێراقیش کادری حیزبی کۆمەنیستی کرێکاری عێراق بوو، نازانم ڕێناس تیرۆر کرا، ئەنوەر زاخۆری، نازانم چەندین کەسی تر کە مخالفینی سیاسی سەرسەختی پارتی دیموکراتی کوردستان بوو، بە جۆرێک لەمپەرێک بوونە لە بەردەم پارتی دیموکراتی کوردستان. ئەمانە لە ناوچەی بادینان تیرۆر کراون. ئەگەر ئەولاتر بێت لە هەولێر، لە سلێمانی، لە هەموو شوێنێکە ئەگەر مەسەی بکەین لە ساڵی 90 حتا لە ئەگرانی پەکەکە ئەمانە قەتڵ عام دەکرێن لە شاری هەولێرا، لە 96 حەمە حەلاق و هاوڕێکانی لە بەڕۆژی ڕووناک لە بازگەی کۆیە لە بازگەی تۆپزاوای پێڵێن لە کۆیە ڕۆژی ڕووناک بە 12 نەفەرەوە لە ناو سیارەکەیان قەتڵ عام دەکرێت. بەدوای ئەوە گەرسێکن شاپور و قابل لە هەولێر تیرۆر دەکرێن، لە سلێمانی کۆمەنیستەکان قەتڵ عام دەکرێن لە ساڵی 2010 و بە ڕۆژی ڕووناک لە ناو جەرگەی شاری سلێمانی قەتڵ عام دەکرێن و تیرۆر دەکرێن. ئەمانە کارنامەی ئەحزابی ناسیۆنالیستی کورد هەر لە سەرەتاوە هەر لە ئەوڵیەوە هەر کە بووە لۆتی بوونی هەیە کوشت و کوشتار و تیرۆر بووە، پاکتاوی سیاسی بووە، پاکردنەوەی مخالفینی سیاسی خۆیان بووە. تەنانەت لە
شەڕی ناوخۆنیوانی چێتی و پارتی چەندی مخالفی سیاسی تریان سەرۆنبوون کرد لە بەرامبەریە بۆی ئەمە تیرۆر شتێکی تازە نییە دیارە بەم چەند ساڵانی ئەخیر زیاتر ئەمە تیرۆری ڕۆژنامەنووسان دەبیستین دەبینین گوێبیستی دەبین هەر ڕۆژنامەنووسێک کە مخالفی سیاسی ئەوان بێ کە راپۆرتێک بکات کە هەواڵێک بڕاو بکاتەوە کە بابەتێک بڵاو بکاتەوە مخالفی دەسەڵاتی ئەوان بێ گەندەڵیەکانی ئەوان بخاتەوە و کارە قێزەونەکانی ئەوان بخاتەوە ئەوان بەداخەوە دەست بۆ تیرۆر دەبن و پاکتاوی دەکەن و تیرۆری دەکەن. بەڵێ هاوڕێ لاوژە دێمە ناو قسەکانت دەرەنجامی تیرۆرکردنی ویداد حسین لە کوردستان لە دەبەری بادینان و هەتا پارێزگای سلێمانی و ئەو دەوروبەرە چۆنە بێت؟ مەبەستەوەی دەرەنجامی چۆن بووە؟ بەڵێ دەرەنجامی چۆن بووە تا ئێستا؟ بەڵێ دیارە وەکو هەمیشە کە لەم چەند ساڵی دواییدا بە تایبەتی تیرۆری ڕۆژنامەنووسان کە ڕۆژنامەنووسان تیرۆرکراون و بەڕووی حرەکەتێکی ناڕەزایەتی بەرفراوان بۆتەوە. ئێمە لە بۆ نمونە لە سەردەش عوسمانەوە بینیمان کە گزوتنەوەی بێدەنگ نابین هاتە مەیدان لە کوردستاندا دەتوانم بڵێم یەکەم جار بوو گزوتنەوەیەکی جەماوەری بۆ شێوێ بێتە مەیدان دوای بۆ کاوە گەرمیانی هەر بەم شێوەیە ئێستاش بۆ ویداد حسێن دەیبینین کە گزوتنەوەیەک هاتۆتە مەیدان کە ناڕەزایەتی دەکا گرتبوونەوە دەکا دەنگ هەڵدەبڕێ لە دەرەوەی وڵات لە چەند شوێنە گرتبوونەوە دەکرێت هومان ڕایس وەچ و نازانم ڕێکخراوی لەبوونی نێودەوڵەتی مەبەستە و چەندین UN و چەندین دام دەستگای نێودەوڵەتی ئاگادار کراوەتەوە کاردانەوەکانی بەم شێوانە بووە بەڵام بەداخەوە بەپێی ئەوەی کە وەزعیەتی بارودۆخێکی سیاسی تایبەتەوە لە کوردستان دەستاوە هەست دەکەیت کاردانەوەکان ئەم جارە بە جۆرێک زیاتر ناومێدی پێوە دیارە بە جۆرێک کەمتر کاردانەوەی لێکەوتۆتەوە لە چاو بۆ نمونە تیرۆری سەردەش عوسمان و کاوە گەرمیانی لە کوردستاندا بە جۆرێک ئەم بارودۆخە سیاسی ئەمڕۆ ساڵە خەڵکی ناومێد کردووە خەڵگەڵێەوە تامە هیچمان پێ ناکرێت هیچ ناکرێت بۆ ئەوانی تر هاتینە مەیدان بەڵام هیچ نەکراوە تیرۆر هەر بەردەوامە بەڵام بەڕای من ئەمە بۆچوونێکی هەڵەیە خەڵک نابێ ناومێد بێ خەڵکە بێتە مەیدان ڕێزی خۆی یەکگرتووکە ڕێزی خۆی ڕێکخراوکە یەکێک لەو هۆکارانەیە کە ئەوەیە کە نەماتوانیوە بەر بە تیرۆر بگرین ئەوەیە هەرچەندە ئەو بزوتنەوە ناڕەزایەتیانەیە کە لە چەند ساڵی ڕابردوودا بەرامبەر بە تیرۆری ڕۆژنامەنووسان و تیرۆرەکانی تر لە کوردستان کە هەبوواتوانیوێتی ستۆپێکدا بنێ بە جۆرێک لە بەردەم دەسەڵاتی کوردی من پێم وایە ئەگەر ئەم حرەکە ناڕەزایەتیانە نەبوونایە لە چەند ساڵی ڕابردوودا پارتی زۆر لەوە زیاتر تیرۆریەکرد یەکێتی زۆر لەوە زیاتر تیرۆریەکرد لە دەسەڵاتدارەکان تۆزێک ترسێکیان هەبووە لەم حرەکەتە ناڕەزایەتیانی خەڵک هاتوونەتە مەیدان بەڵام بەڕای من هۆکاری ئەوەی کە نەیتوانیوە بە تەواوی ئەمە ڕابردیا تیرۆر بە تەواوی لەوانەیە زەحمەتیش بێ ڕابگیرێ لە بارودۆخی شەرایطێکی کوردستان بەڵام کەمتری بکاتەوە و دەست بپارێزە دەسەڵاتەوەی کە تیرۆر بکات ڕۆژنامەنووسان بە ڕۆژی ڕووناک بڕفێنێت و لەسەر ڕێگاکاندا فڕێ بدات و تەرمەکانی ئەم شێوەیە سوکاتیان پێ بکات بەڕای من دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حرەکەتەکان کەمتر یەکگرتوو بووە کەمتر ڕێکخراو بووە کەمتر بە سەرتاسەری هاتوۆتە مەیدان بەرەی ئازادی خوازی و یەکسانی خوازی کەمتر هێزی خۆی کۆ کردوێتەوە بەرەی چەپ و کۆمەنیستەکان کەمتر لەوانەیە بە ئەندازەی کافی لە مەیداندا نەبوو بن ئەمانە ئەگەر بین هەموو دەست بخاتە ناو دەستیەک یەکگرتوو بێ باشە هاوڕێ لاوژە پرسیارێک لێرە دروستە بێت تۆ ئەڵێی ئەم شتا بنبڕ ناکرێت لە حاڵەتێکدا کە ئەم کەسانەی کە ناومان بێت بۆ نمونە سۆرانی مامەحەمە سەردەش عوسمان کاوە گەرمیانی و هەروەها ویداد حسین ئەمانە کەسێک نین کە لە دەروی کوردستان هاتبێتن ئەمانە بەگشتی بنەماڵە پێشمەرگە و بنەماڵە شەهید بوون کە بەرحاڵ لە پێناوی دروستکردنی دەسەڵاتی ئیمڕۆی حکوومەتی هەرێمی کوردستانە نزیکترین کەسەکانی خۆیانیان لەدەستداوە بۆ هیوای ئەوە ناکرێت کە لەژێر دەسەڵاتی ئیمڕۆی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها دوو حزبی سەرەکی پارتی دموکرات و یەکێتی نیشتمانی مەسەلەی ترۆری ڕۆشنبیران و مخالیفینی سیاسی ئەم دەسەڵاتدانە بنبڕ بکرێت. دیارە من لێرە ڕوونکردنەوەی دەم مەبەستم ئەوە نییە کە بە هیچ جۆرێک ناتوانرێت تیرۆری ڕۆژنامەنووسان
بنبڕ بکرێ یا چیرۆری سیاسی ئەمە بابەت باسی ڕۆژنامەنووسان نەکەین چیرۆری سیاسی بنبڕ بکرێ لە کوردستاندا من مەبەستم ئەوەیە کە چیرۆر بە کولی بە گشتی زۆر زەحمەتە تۆ بڵێ بە تەواوی توندوتیژی کەمکەمەوە لە کۆمەڵگە بەڵام ئەتوانرێت کارێک بکرێت کە دەسەڵاتی ناسیۆنالیستی کورد زیاتر سەڵ بکاتەوە لەوەی کە تیرۆر بکە کە ڕۆژنامەنووسان تیرۆر بکە من بەنسبەت پرسیارەکەشتەوە من دەمەوێت ئەمە بڵێم دەسەڵاتی ناسیۆنالیست کورد دەسەڵاتێکی بەژازی سەرمایەداریە دەسەڵاتێکە دەستی گرتووە دەست بە پایەکانی دەسەڵاتی خۆیەوە دەگرێت دەسەڵاتێکە کە هیچ شتێکی لە پێناویمانەوەی خۆیدا بۆ مهم نییە بۆی گرنگ نییە ئەمانە چێت خانەوادەیان چێ خەڵکی کوێن لەکوێوە هاتوو ئەوەی بۆ گرنگە کە هیچ شتێک بەرەنگاری ئەو نەبێتەوە نەبێتە لەمپەرێک لەبەر دەمی دەسەڵاتی ئەو لە کوردستاندا هەموو کارێکەکە بۆی دەسەڵاتی مەموری خۆی لە کوردستان بێرێتەوە بە ترس و تۆقاندن خۆی بسەپێنە لە کوردستان جاگرنگ نییە ئەو کەسانە سەربە خۆیانن نازانم سەربە کەسانی نزیک خۆیانن خانەوادەی پێشمەرگەن کەسانی زەحمەت چێشن ئەوەی بۆ گرنگە کە ئەم کەسانە کەسانێکن لەمبەر دەخەنە بەردەم دەسەڵاتی ئەوەوە دەسەڵاتی ئەو تێک دەشێوێنن ڕێگری دەکەن لە بەردەم چوونە پێشەوەی کارەکانی ئەو دزوی و بەتاڵامبردنی سەربەت و سامانی خەڵکی کوردستان ئەم بۆ لە کوردستانە بپێچەوانەوە گەڕاندێک ڕۆژنامەنووسن هەر ئێستایان بینین لە دەستگاکانی ڕاگەاندن دەستگاکانی سێبەری خۆیان دەستگاکانی خۆیان هەمیشە پاداش دەکرێت دەوڵەمەند دەکرێت ژیانیان خۆش دەکرێت پلۆپایان دەنێردرێنە دەرەوەی وڵات و نازانم پلۆپایان بەرز دەکرێتەوە و بەخاتر چی بەخاترەوەی ستایشی ئەم دەسەڵاتە ملموریەی ئەوان دەکەن ئەم دەسەڵاتە مافیاییەی ئەوان دەکەن لە کوردستان کە ئەمڕۆ کە دەبینین بۆتە مایەی بەدبەختی و ماڵوێرانی بۆ خەڵکی کوردستان خەڵکی کوردستان ئەمڕۆ لە خراپترین بارودۆخی ژیان و گوزەراندا من خۆم لە ماوەی ڕابردوودا لە کوردستان بوومە چەند هەفتەیەکی کەمە لە کوردستان هاتوومەتەوە بارودۆخی خەڵکی کوردستان لەو پەڕی خراپیدایە جەوێکیشیان دروست کردووە کە خەڵکی کوردستان تووشی ناومێدیە بکەن و خەڵک بڵێ تەوەکەلنا عەلە الله پەنا بەخوا ئەتوانین بژین ئەوەندە ئیرادەی خەڵکیان لاواز کردووە موچەی خەڵکی کوردستانیان گرتووە قوتی دەمی خەڵکی کوردستان موچە بە خەڵک نادەن ئاو کارەبا بە خەڵک نادەن خەریکە کەرتی تەندروستی و کەرتی کارەبا هەمووی بە تایبەت دەکەنەوە هەرچەندە وردە دەستیان پێ کردووە کارەجان کردووە کە ڕێگە ئاسانیان بۆ ئەوە کردووە کە خەڵک خۆی بە بەس هەمان بێ مهم نییە بە ئەگەر بە پارێژ جەرانی خەڵکی کوردستانیان خستۆتە ئەو پەڕی خراپەوە لەو لاشەوە ئەگەر کەسێک بە ناڕەزایەتیەوە بە دژی دەسەڵاتە ملموور و مافیا و دزەکەی ئەوانەوە قسەیەکە بە ئەم چارەنووسەیە بن کە بیدارحوسێن و سەردەش عوسمان و کۆمەنیستەکانیان پێ بدە ساڵی 2000 قەتر و عامی خۆپیشاندەرانی حەبەی شوبات و ڕۆژانی ڕابردوو هەتاوەکو دوایی تەنها ڕێگە چارە بۆ بەرەنگاری بوونەوەی ئەم دەسەڵاتە هاتنە مەیدانی خەڵکە ڕێکراوبوونی خەڵکە ئینسجامی لە نێوان خەڵکە یەکگرتووی خەڵکە و ئەوەی کە خەڵک چیتر ناومێد نەبێ وازە و ناومێدیە بێنە خەڵک بە ئیرادەی خۆیەوە بێتە مەیدان بڵێت تەنها ئێمە دەتوانین ژیانی خۆمان باشکەین گوزەرانی خۆمان باشکەین هینێک بۆ ئەم دەسەڵاتە دابنین کە چیتر قەتر و عاممان نەکات پرسیمان نەکات تینومان نەکات لەو لاشەوە ئەگەر قسە بکەین دەمان بکەینەوە دەمان کوژێت و دەمان بڵێ لە پێناوی بەڵێ هاوڕێ لاوژە بەڵام ڕێکراوی خەڵک لە حەبەی شوباتە بە ڕوبەڕووی تند و تیژی بوو و هەروەها دەرەنجامی بینیمان کۆمەڵێکی زۆر خەڵکی کوژرا و هەروەها بریندار بوون ئەم بە بڕوایەوە ئەم جارە کۆمەلگا چۆن ئەتوانێت خۆی ڕێک بخاتەوە کە بتوانێت ڕاستەوخۆ بەرامبەر بە تونوتیژی دەسەڵات بوەستێتەوە بەر بە ئەم شێوازە لە حکوومەتداری و هەروەها ئەم شێوازەی ترۆل کەرگرتوویانەتە بەر بیگرێت تکایە زۆر بە کورتی بەڵێ ئاڕێکاران ئەم دەسەڵاتێکی ملمورە من پێشتر وتم لە پێناویمانەوەی دەسەڵات خۆی هەموو شتێک دەکات هیچی بۆ مهم نییە ئەوەی بۆی مهم نیە بێباچی نییە وەزعیەتی خەڵکی کوردستانە ژیانی خەڵکی کوردستانە بەڵام لە بەرامبەر ئەوەشدا کە تۆڵی زۆر بە کورتی من بابەتوتم لە کۆتایی پێبێنم لە بەرامبەر ئەوەشدا تەنها یەکریزی خەڵک هاتنە مەیدانی خەڵک دەست لە ناودەستی بەرەی ئازادی خوازی و یەکسانی خوازی ڕێکخراوبوونی کۆمەلگا لە خوارەوە بۆستەرەوە ئەتوانێت بەرەنگاری ئەم دەسەڵاتە ملمورە بێتەوە بە کورتی و بە کورتیەکەی تەنها ڕێکخراوبوونی خەڵک و ناڕەزایەتی و هاتنە مەیدانی خەڵک
بیرکردنەوەی ئەمە تەنها لە ڕێکخراوبوونی خەڵک و هاتە مەیدانی خەڵک و ئیسیجانی نێوان خەڵکەوە هیچ ڕێگە چارەیەکی تر نییە لە ڕێکخراوبوون بۆنەوە. سپاس هەوڕێ لاوژا بۆ ئەوەی کە لەم بەشە لە بەرنامەکان لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ دەرفەتاوەڕێکەکان. هیوادارم توانین بێت وەڵام بە پرسیارەکانتان بدەمەوە. سپاس بۆ تۆ هەڵێ.